سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆژە وەستاوەکان لە سلێمانی بە بڕیارێکی جێگری سەرۆکوەزیران گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەلا یاسین گوتەبێژ و سەرۆکی لقی سلێمانی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان دەکەین کە بەڕێزیان هەر لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک مەلا یاسین سڵاوت لێبێت، لە ماوەی ڕابردوودا ئەم پرۆژانە بەشێکیان وەستا بوون، هۆکاری وەستانی ئەم پرۆژانە چی بوون کە ئێستاوا بڕیار دراوە جارێکی دیکە دەست پێ بکرێنەوە؟ بەڵێ ئێوارەی هەمولایەک باش، دیارە ئەو هەنگاوانەی کە هەر لە سەرەتایی ئەم کابینەوانێ دەندێت بۆ برەودان بە پرۆژەکانی وەبەرهێنان و کەرتی وەبەرهێنان بەڕاستی جێگا دڵخۆشین و ئەو هەنگاوانەش کە لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێز قوبات تاڵەبانی نایی و ئەمڕۆژ بەڕێستان بینیتان کە کۆبوونێکی زۆر گرنگ و پڕبایاق ئەنجام درا لە پارێزگای سلێمانی، بە دڵنیاییەوانێ ئەمانە هەمووی ئەبنە فاکتەرێکی زۆر گرنگ بۆ دەستپێکردنەوەی پرۆژە وەستاوەکانمان بەگشتی کە پرۆژەمان هەیە ساڵانێکە بەداخەوانێ پرۆژەی گرنگن بۆ سنووری پارێزگای سلێمانی و پرۆژانە زۆر بەخاوی کاریان تیاکرێت و هەنێکیان هەر کاریان تیان ناکرێت و لەلایەکی تریشەوانێ ئەمە ئەتوانم بڵێم ئەبێتە دەرچەیەکی تازە بۆ ئەوەی وەبەرهێنەرەکانی کە مۆڵەتی تازان وەرگتۆ تۆزێ سستن یاخود تۆزێ خەمناکن یاخود بەمانایکی تر با بڵێن تۆزێک ئەترسن ئەوانش بێنەوە سەر پرۆژەکانیان چکم ئەو پرۆژانش کە لە کابینەی نوێیان مۆڵەتیان وەرگتۆ لە سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی پرۆژەی کەم نین، نزیکەی 150 پرۆژەمان هەیە ئێستا لە چەندین سێکتەری جیاوازە مۆڵەتیان وەرگتۆ، بەڵام وەک بۆم باس کردی بەهۆی ئەو بەداخەوانێ زۆر بەداخەوە قساکەم بەهۆی ئەو هەموو ڕۆتین و حتا ئێمەوامان لێ هاتبوو هەر لە ناو سنووری پارێزگای سلێمانی لە حکومەتی خۆجیاتی ئابڵخۆ ماخستوە سەر وەبەرهێنەر معقول نییە بە خۆشحاڵیەوە بڕوا لە شارەکانی تری عێراقا مامەڵەکانی بڕوات بە هەر جۆرێکە ڕۆ ئەمە گرنگەوەی مامەڵەی وەبەرهێنەر بڕوا، بەڵام لە فەرمانگەیەکی حکومەتە لە ناو پارێزگای سلێمانی باشەکەواتە هۆکارەکەی چی؟ یعنی لە دەستپێکی پرسیارەکانی شەر ئەوە بوو گوتم هۆکار چی بوون کەم پرۆژانە وەستا بوون کەەوە ئێستاوا دەست پێ دەکرێتەوە؟ هۆکارەکەی چی بوو کە وەستێنرا بوون؟ هۆکار زۆرە برای شیرینم، طبعاً هۆکار زۆرن ئەگەر ئێمە بڵێن پرۆژەکان بۆ وەستاون. هۆکاری طبعاً دارایی هەیە، سنووری پارێزگای سلێمانی خۆتان باش دەزانن ماوەیەکی زۆرە کەمبودی هەیە، کەمی هەیە لە پارە و لە نەختینە و بانقەکان پارێتیانە و لەلایەکی تریشەوانێ هۆکاری سیاسی هەیە. ئەم پارێزگایە خۆتان نەزانن هەمیشە چەقی ململانی سیاسی هەرێمی کوردستان بووە، هەموو شتێک لێرەوە دەست پێکەوە. لە هەموو ئەمانش خراپتر ئەوەیە کە ئەو دەگوتریان بەشێک لە هۆکارەکانش ئەو بووە سستی هەبووە لەنێو بەڕێوەبرەتیەکان دەکە و کارانە بە خێرایی ڕایی بکرێت. دەکرێت بڵێن ئەمە ژێچێک بووە لە هۆکارەکانەوەی کە ئەم پرۆژانە وەستاون؟ بە دڵنیایوانێ طبعاً ئێمە کاکە زانی چی ئێمە وەبەرهێنەران ئێمە طبعاً خۆمان ئەزانین برینی سەرجەستەی پرۆژەکانمان یاخود برینەکانمان چییە. لە ماوەی ڕابردووە ئێمە طبعاً هەوڵ و تەقەلای زۆرمانە لە ماوەی ڕابردووە کۆبوونێکی زۆر باشمان کرد لەگەڵ کاک قوبات تاڵەبانی دەستێمانی، زۆر شتمان بە جوانی بەڕوون کردەوە و لە 1-2 هەفتەی پێشوو بەڕێز کاکتۆر محەممەد شوکوری بانگێشتمان کردە ناو کۆبوونەوەیکی زۆر گرنگەوە لە پارێزگای سلێمانی و سەردانی پرۆژەکانی کردین بڕوا کە زۆر دڵخۆش بوو بە سەردانکردنی پرۆژەکان لە سلێمانی. پرۆژەی زۆر گرنگ و پڕبایاخی لێیە، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەبێ ئێوە میدیایەکی زۆر باشن و خەڵکێکی زۆر سێرتانەکە هەمومان ئەبێ ئەو ڕاستیە بزانین بەڕاستی ئەو ڕۆتین و حتا ئێمە تووشی فەسادی ئیداری بووین، یعنی با ئێمە شەرم نەکەین. ینی ئێمە ئێستانە ئەو مۆدێلی ئەمڕۆ کە قوبات تاڵەبانی داهێنا و فەرمانگەکانی کۆکردنەوەوانێ و بەڕاستی و بەڕوونی پێیوتن کە کاکە حکومەت ئێستانە ئەگەر بەڕێستان باش دەزانن سەیری هەموو وتارەکان و هەموو بۆچوونەکانی ئەم کابینەیە بکەیت، بۆچوونیان ئەوەیە بێ کەرتێکی تایبەتی ئەکتیڤمان هەبێت لەبەر ئێمە حکومەت ئێستانە پێویستی بەداهاتە بە کەرتی تایبەت دەکرێت، پێویستی بە دامەزراندن و هەلی کارە بە کەرتی تایبەت و بە پرۆژەکانی وەبەرهێنان نەکرێت. بۆیە زەمینە سازی بۆ ئەم پرۆژانە زۆر گرنگە. تۆ زانی ئێستا 20,000 نیشتەجەبوون بۆ هەرێمی کوردستان سلێمانی تاوەکو ئێستانە تا ئەم دەقێش شارەوانی زەوی دابین نەکردووە. بۆیە کاک قوبات تاڵەبانی ئەمڕۆ کە دەرگاکەی کردوێتەوە خۆی چۆتە ژوورەوانێ و وەک باست کرد لە راپۆرتەکە تا 7 ڕۆژی داناوە، ئەم 7 ڕۆژە پڕمانایە بەڕاستی ئەبێت فەرمانگەکان لەمە دوات تێبگەن. ئێمە فەرمان بەرمان هەیە. باشە بەم 7 ڕۆژە چی دەکرێت؟ من ینی با بۆت باسکەم لە ماوەی ئەم 7 ڕۆژەیان من دڵنیامە بێ هەموو ئەو مامەڵەی وەبەرهێنەرانی کە کەوتۆتە ناو دام و دەستگاکانی حکومەتەوانیە
خۆی ئەمە ناڵێن مامەڵەکان هەرەمی قانونیە بەڵام ئەوەی کە ناقانونیشە فەرموو جەنابەت جواب بەرەوە بە 3 مانگ و بە 4 مانگ مەی خەرە ژێر مێز دەکەتەوە هەنێکیشی لەوانە کە قانونیە فەرموو لە کاتی خۆیان جواب بەرەوەی و بەرهەنەرەکانمان تەوەلا نەبن و لە لایەکی تریشەوە بەڕاستی ئێمە ئینتیزارمان هەیە تەنها باسی 7 ڕۆژ نەکەین ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان ئەو لیژنەی کە ئەبەڕست خوبا تاڵەبانی دروستی کردو خۆی سەرۆکاتێکە ئەبێ لەسەر ئاستی کوردستان دروست کرێ بۆ هەولێر بۆ دووەک بۆ زاخۆ بۆ سۆران چکم ئەم عاناتانەی کە هەمانە لە هەولێری شەمانە بەڕاستی لە بەرەبەراتی گشتەکانی تری و بەرهێنانی شەمانە لە فەرمان لە شارەوانەکانی تری شەمانە وان نەزانن ئێستا ناکە من لەگەڵ وایە قساکەم هەولێر بۆ بە شامی شەریف و دەستێمانی ئیژنا ڕوا ئەبێ هەڵوێستەی گەورە بکرێت کە عقوبات جەگری سەرەکی حکومەت ئەبێ بڕوا بۆ دووەکیژە بێ بڕوا بۆ داواتان لێ کردووە کە ئەوە بکات بڕواتە هەولێر و دووەکیش بەرهێنەران هەیەە لە کۆبنەوەکانتاندا والله من جا لە کەناڵ کوردستان 24 جا لە کەناڵ 24 لە کەناڵ 24 زیاتر توی کە هەیە من داوای لێ بکەم من لەم کەناڵەوە داوای لێ بکەم کە عقوبات ئەو کۆبوونەوەی کامڕۆ لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی کردی و فەرمانگەکانی حکومەتی بان کرد داوای لێ بکەم هەمان کۆبوونەوە بکات یەکێک لە فەرمانگەکانی هەولێر یەکێکیش دە دووهۆک بکا و لە هەڵەبجەش بیکا و لە سۆرانیش کە تازەوە بەرنان دەست پێکا چونکەم ئەم کەشەی کە ئێستانە ڕەخسێنن بۆ بەرهێنەر تەنها 2 ساڵ چاوەڕوانکەن ئەم لێ دوانەی من ئێستا لای خۆتان ئێوە بیدەنەوە بەڕوومە ئەگەر قسەکانی من ئەوە نەبوو لە ماوەی 2 ساڵ بزانە کاریگەری ئەرینیەکانی دەستپێکردنەوەی پرۆژەکان و گەشەی ئابووریمان بزانن چەندێک پەرە ئەسێنێ بە دڵنیایوانێ خۆ من باش ئەزانم کە ئەو بەڕاستی ئەو هەنگاوانەی کە ئێستانە ئەنرێ بۆ پێشخستنی کەرتی ئابووری و هەروە ئەو هەنگاوانەی کە بە دیاریکراوی ئەم کابینێ ئەینێ تەنها ماناکەی ئەوەیە کە ئیتر ئێمە چەند جارێک باسی هەیە سەروەت و باشە چەند جارێک باسی ڕۆتینت کردووە پێ دەچێت ڕۆتینەوە ئازارە بوو بێت کە زۆربەی پرۆژەکانی وەستان بێهۆکار بووبن تا چەند لەم بڕیارەی جێگری سەرۆکوەزیران تەرکیز لەسەر نەهێشتنی ڕۆتین کراوەتەوە بۆی بە ئاسانی کارەکان ڕایی بن ئەگەر ئەو فەرمانبەر و کاربەدەستانی حکومەتی سلێمانی بە تایبەتی و کوردستان بەگشتی مەگەر خوا نەخواستە هەر باکیان نەمابێ ئەینا برای شیرین تۆزانی چەند فەرمان بەرمان هەیە لە ماوەی ئەو 2 هەفتەی پێشوو لەلایەن داواکاری گشتەوە داوای یاسایان سەر تۆمارکراوە لە ناو سجنان فەرمانبەر کە پێشتر حسابیان بۆ بەشەر ناکرد و بە ساڵ نانەوێست خەڵک ببینن و کێشیان دروست دەکرد ئایا ئەوانەی کە لە فەرمانبەرانە فەرمانبەرن کارەکانیان لەوێ جێبەجێ بکەن یانی بۆچی بەداخەوەیەکێکە لە هەرە کێشە گەورەکانی کوردستان من لە کۆبوونێکیشمانە لەگەڵ جەنابی کاک مەسعود بەرزانی زۆر بەڕوونی باسی ئەوم کرد کە بەداخەوانێ هەنێک خەڵک هەن فەرمانبەری حکومەتن بەدەستخوانە ڕقیان لەوە بەرهێنەرە ڕقیانە سەرمایهدارە حەزەکە هەمووش دەبینە سەرمایهدار نبینێ ئەمە خراپە خۆی بەڕاستی بێم جۆرە کەسانێمە لە ناو دام دەستگاکانی حکومەتە دەریان بێنینە دەرەوانێ ئەو وەبەرهێنەرانەی کە ئێستانا بوون بە هێزێکی پۆڵاین بۆ ئابووری کوردستان و کە سەرۆکی حکومەت لە هەموو کۆنفرانس و لە سەردانەکانی بۆ دەرەوە شانازی پێوەکە زۆر جار ئەوەندە عەزێتیان داوێن برای بەڕێزم لە ماوەی تەنها 5 ساڵی ڕابردووە زیاتر لە 8 ملیار دۆلار وەبەرهێنانی سەر لە بەغاو لە شارەکان تری عێراق کرێ لەسەر دەستی ئەو وەبەرهێنانی کە کوردستانیان بەجێهێشتووە خۆ بەجێهێشتنی کوردستان و ڕۆشتنیان و هێنانەوەی پارە بۆ کوردستان ئەمە خاڵێکی ئەرینیە بەڵام ئێمە لە کاتێکا کوردستان ئێستا پێویستی بە چەندین پرۆژەیە تۆ لە زاخۆ ئێستا بەڕێوەبەرایەتی گشتیت کردوێتەوە بۆچی باشە تۆ ئەزاری لەم کابینەیە زۆرترین بایەق بە دەستەوە بەرهێنان دراوە ئێستا لە مێژووی دەستەی وەبەرهێنانە لە ماوەی ڕابردووە چەند ساڵ دەستەی وەبەرهێنان هەبووە هەڵەبجە بەڕێوەبەرایەتی گشتی نەبووە سۆران نەیبووە زاخۆ نەیبووە کەلار نەیبووە ڕاپەڕی نەیبووە ئێستا 5 بەڕێوەبەرایەتی گشتی لەسەر دەستی ئەم کابینەیە بۆچی کراوەتەوە بۆی پرۆژە ئەنجام بدرێ بەڵام ئێستا من مۆڵەتەکانی ئەم ساڵم لە سنووری پارێزگای سلێمانی 7 مۆڵەتە لە هەولێر 18 مۆڵەتە لە ڕاپەڕین 3 مۆڵەتم هەیە لە گەرمیان 4 مۆڵەتم هەیە لە هەڵەبجە 1 مۆڵەتم هەیە ئەمە دەستکەوتەمە و گرنگجێ لەم کابینەیە با دەستەی وەبەرهێنەران دەدرێت و بەم کەرتە دەدرێت ئەی فەرمانبەران بۆچی سستی دەکەن بۆچی وەک خۆت دەڵێی ڕقیان لە وەبەرهێنەرانە یعنی چۆن دەتوانن ئەوە بکەن هۆکار هەیە بۆ ئەمە یان چی من دوێنێ لە دوانێکم داوە بە جوانی پێ دڵم برای بەڕێزم فەرموو ئەمە هەنگاوێکی زۆر گرنگراوە لەم ماوەیە بە تایبەتی چونکم خۆ دەزانی سنووری پارێزگای سلێمانی تووشی کێشەی دارایی گەورە بووە معقول نیە لە سلێمانی یعنی من ئێمە هەمومان وەبەرهێنەرین و خەڵکی ئەم کوردستان هەمین نووری چاومانە
زاخۆ پێشکەوێ نوری چاوی منە کفری پێشکەوێ هەر نوری چاوی منە و نوری چاوی هەمومانە بەڵام بەڕیشی کێ ڕەوایە لە زاخۆ معاش بدرێ و لە کفری نەدرێ بەڕیشی کێ ڕەوایە لە سۆران معاش بدرێت و لە ڕاپەڕی نەدرێ ئێمە ئەم کێشانەی کە لە سلێمانی هەمان بوو زۆر زیاتر ڕەنگی دابووانێ بەڕاستی هەنێ دەستی فەسادی و گەندەڵی و هەندێک خەڵکی ناکەس بەچەی کە چاویان بە شتێ تێر ناخوا ینی ڕاستە و خۆ هاتبوون کاریگەری نەرینیان دروست کرد بوو بۆ سەر دەستکەوتەکە دارایەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ سەر بەرژەوەندی گشتی گاڵتان بە زەویزارە کرد گاڵتان بە چەکی مقاولە کرد گاڵتان بە پرۆژەکانی و بەرهێنانە کرد سەرانیان لەوە بەرهێنەرە سەنگ ئێستا ئەم جەوە لە سلێمانی کاکێمە باواز دە هەموو شتە بێن ئەم جەوە لە سلێمانی بەرەو ئاسایی بوونەوە ئەڕواوە نزیکەی مانگێکە بەڕاستی لێتان ناشارمانێ و بەرهێنەران دڵخۆشن بەم هەنگاوانە ئەم هەنگاوانە هەنگاوی ئەرینین و هەموو ئەو بەرهێنەرێکە لە دنیای ژەکە بە دوای ئەم جۆرە ڕەوشانە ئەگەڕێ من ئەگەر بزانم یاسا جێبەجێەکرێ گوێ نادەمێ بڕوان پێ بکە برای شیرینم لە 2 هەفتەی داهاتوە پارانەی کە قەتیس کرا و لە قاسەی خەڵکەیە و لە ناو دۆڵابەکانە و خەڵکی قەینەما بزانە هەمیەنێتەوە ئەگەر نەشی بنەو بانقەکان هێنن بۆ ناو پرۆژەکان ئێستا ئێمە ئەوەی کە گرنگە بەلامانەوە با داوا بکەین ئێمە داوا بکەین لەم کەناڵەوە کە ئێستا نامە کەناڵێکە و ناوبانگێکی باشی پیاکردو داوا بکەین لە جەنابی کاک مەسرور داواکەین عقوبەی ئەو کەسانە بن بە جدی عقوبەیان بن وەک ئەوەی کە ئێستا لە سلێمانی دەستی پێکردووە و بە ڕۆژی نیوەڕۆ ئەوانەی کە گەندەڵیان کرد ئەوان بن بۆ سجن عقوبەی ئەوانەش بین کە چەند ساڵە کاتەکەم زۆر کەماوە لە کۆتاییدا ئێوە ناوتان لاوە کە ئەو ناوانە بدەن ئەو کەسانە دەناسن ئەگەر پێویست بکات دەتوانن پێیان بڵێن کە چێن بۆی عقوبە بدرێن و بە ئەو کەسانە زۆر ناسراون ئەو کەسانە ئەزانی چی برای شیرینم تەبەن بەڵێیان نەخێر ئەگەر لە ئاخیرەکەی وەڵامم بدەیتەوە باشە گەیشت زۆر بەڕێز باشە هەموو کەسانە ناسراون کە بەداخۆ ڕۆتین دروست دەکەن بەڵام من داواکەم سەرۆکایەتی حکومەت تیمێکی گەورە پێک بێنێ ڕوبەڕووی ئەمانە بنوانێ و حتا من داوام کردووە ئەگەر هەنێکیان دوای ئەوەی کە حکومەکانیان دەرچوو حەقی خۆیان بدرێتە بەڕاستی گەر دووسێ کەس ئیعدام بکرێ لەوانەی کە ئاوا دەستیان خستۆتە بینەقاقی ئابووری هەرێمی کوردستانەوانێ دڵنیا دەکەم ئێمە تەنها 4 ساڵمان پێویستە بۆی ببین بە خاوەنی باشترین ئابووری لە ناوچەکەیە. زۆر بەڕێز مەلا یاسین گوتەبێژ و سەرۆکی لەقی سلێمانی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ ماندوومان کردیت.